کۆمەڵی ساردکەرەوەکان ئەو ساردکەرەوە گەورانی کە بەرهەمی کشتتوکاڵیتی هەڵەگیرێت ئاپارێزرێت بینیمانە چەند وەبەرهێنەرێک ساردکەرەوەی گەورەیان هێناوە بۆ منە هەناریان تیاڵگرتووە لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر وەکو خۆی ماوەتەوە یان بەرهەمێک میوەیەک هەڵگیراوە بەرهەمێکی کشتتوکاڵی لە وەرزێکی تر لە نێو بازارەکاندا ئەمە خراوەتە بازار بۆی ئەو بەرهەمە بەردەوام لە هەر چوار وەرزەکەدا هەبێت گرنگی ساردکەرەوەکان چێکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ساردکەرەوەشە لە جیهاندا چەندین چالاکی جۆراوجۆر بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لەسەر ساردکەرەوەکان بەڕێواچێت ئێمە وەکو هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ چەندە لە گرنگی ساردکەرەوەکان تێگەیشتوین هەنگاومان ناوە بۆی کە پەنابەرینە بەر ئەم ساردکەرەوانە لە ڕووی ئابوووریەوە چەندە گرنگە نەمانەوە کۆمەڵک پرسیارن ئاڕاستی میوانەکەمانی دەکەین بەڕێز فەریدون نامدار بەڕێزیان و بەرهێنەری کشتتوکاڵین لە پارێزگا لە بجەوە دیارە میوانی ڕۆژێکی نوێیە کاک فەریدون زۆر زۆر بەخێر بێ سڵاو زۆر سوپاس بۆش ساردکەرەوەکان بۆ کەسانی کە نازانن مەبەسمان لی چییە مەبەسمان لی چییە خۆی بەڕاستی ساردکەرەوە ئەتوانی بەستونێکی گرنگی ئابووری دابنی لە جیهاندا چونکە زۆربەی وڵاتەکانی دنیا ناتوانن هەر چوار وەرزەکە بەرهەم بێنن چی لە ڕووی میوە میوەجاتەوە چی لە ڕووی مەسەلەن سەوزەمەنی وەکو مەسەلەن تەماتە خەیار و هەموو بابەتەکانی کە بەڵام زۆربەی وڵاتان ئیحتیمامێکی گەورە و استراتیژی و پلانێکی باشیان داناوە لەگەڵ دروستکردنی ساردخانەدا چونکە بۆچی من حەزەکەم بە زمانێکی خۆمان قسە بکەین زیاتر تا بە زمانە عیلمەکەی بەڕاستی ساردخانەکان وڵاتێکی وەکو یابان سێرەکەی لە سەدا هەفتایە بەرهەمەکان لە دری وڵاتەوە بووێن چونکە زەویان نییە شتیان نییە بەڵام هەمووی شتەکانیان لە ساردخانە هەڵدەگرن دایانێن و پێشکەشی بە هاوڵاتەکانی خۆیانەکرد بەڵام سێرەکەی لە وڵاتەدا هیچ کێشەیەکی بەروبوومە کشتتوکاڵەکانیان نییە بۆی ساردخانەکان با خەڵکیش لێمان تێبگامە بەسمان لەو سەلاجەم جەمیدەینێکە لە ماڵەکاندا هەیە چێوی شەر ساردکەرەوەن بەڵام ئەمە کۆگای گەورەن بەڵام ساردکەرەوەن ساردخانە وەکو خۆت دەڵێ بەڵێ خۆی ساردخانە دەورێکی زۆر زۆر گرنگیە بۆ نمونە بۆ میوەکان سەرەکەی تۆ سەرەکەی لە مانگی 29 هەنار دەست پێکا تاکو 20 هەموو مۆسمەکە بە چ ڕۆژ هەنەر بەدار و نامێنی سەرمایە بارانێکی زۆرە بارێ بەڵام تۆ سەرەکەی ساڵی پار هەموو کوردستان 57 ملیۆن کیلۆ هەناری هەبووە بە ناوچەی بڵێن شەقلاوە ئەو سنوورەوە هەتا ئاگاتە هەڵەبجە 57 ملیۆن کیلۆ سەرەکەی ئەمە تێرە ئەمە زۆرە بکرێتە بازارەوە بەڵام ئەگەر تۆڵسی نیوەی ئەوە لە ساردخانەکانە دابنی مانگ بە مانگ بخێتە سەرەکەی بە درێژایی تۆ 6 مانگ 7 مانگ دەتوانانی بەرهەمی هەنار لە وڵاتەکەی خۆتا جێبەجێ بکەیت و سعریش ستاندارە بێت نە نزمە بێتەوە جوتیار بیکا بە خۆپشاندان ناخۆشی نە حکومەتیش بیت لەوە کاتۆ چۆن حەل و چارەسەری بۆ دابنێت زەرەرجیش لە هاوڵاتیش ناکەوێت چونکە بۆچی لە بەرێ سعرێکی گونجاو بەڵام تۆ سێرەکەی ئێستا کاتێککە هەنار پێگال لە ناکاوە یەکسەر هەنار تەنیەگەیە بۆ 300,000 بۆ 400,000 یعنی سەرەکەی جوتیارێک 6 مانگ ساڵێک بە باخێکەوە مەشغوڵە زەرەرێکی گەورەکە تەنیا هەنار یان کۆمەڵێک بۆ خێری ساردخانەکان هەڵەگیرێت میوەیەکیان سەوزەیەک ئەتوانرێت یا هەڵبگیرێت بەڵێ ئێستا حالیان پەتاتە زیاتر لە 700 تن پەتاتەمان خەزم کردووە هەینی چەند جوتیارێکی بەڕێزن ئەو جوتیارانە کەیەن لەوێ بە پەتاتەکە دانێن ئیسا پەتاتە بە 100 تا 180 دینارە تەنێک ینی 180 بەڵام سێرەکەی لە ماوەی 2 مانگ 3 مانگە سعر بەرزە بێت دەچێتە 400 و 500 ئەو جوتیارە هیچ زەرەر ناکا بەڵام چون کۆیستە لە ڕۆژێکە مەسەرەن سەرەکەی بۆ نمونە 1000 تن پەتاتە بەرەمێنە دەشتی شارە زۆر 1000 پەتاتە زۆرە بۆ یعنی 1 ملیۆن کیلۆ زۆرە تۆ لە ماوەی هەفتەیەکە بخێتە بازاڕەکانی پارێزگای سلێمانی بۆ نمونە بەڵام ئەگەر ساردخانەکان هەبێ تۆ بە پێی خواست و تەڵەب ئەو کاتەش دەگەی کێشەمان لە کاتی پێگەشتنی خەیار و تەماتۆ هەموو شتەکانمان کێشەکانمان ئەوەیە ئێمە مەوسمەکانمان چونکە شتەکانمان زۆر تەبیعین مەوسمەکانمان کورتن سەرکەی پەتاتە لە هەفتەیە بۆ 15 ڕۆژتر لە ئەرزە نابێمێنێ ئەگەنی کاک فەریدون بۆ هەموو پرسیارێکی خاوت و سەحر بەواکەمە بۆ هەموو سەوزە و میوەیەک ئەبێت بۆ زۆربەی سەوزە و میوەکان چییە بە ئێستا لە کوردستانەوە بەزانیمان خەیار و پەتاتە و هەنار چیتر ئێستا پەتاتە زۆر شتێکی باشە دایبنێت 6 مانگ مدەی زەمەنی تا 9 مانگیش ئەتوانی دایبنێت هەم تۆشی لێ نایێت هیچیشی لێ نایە من ئێستا دامناوە 8 مانگ بۆ تۆش احتیاجیە باشە مەسەلەن بۆ هەنار دەتوانی مدەتی 6 مانگ تا 9 مانگ دایبنیت مەسەلەن ئەمە دوو بەرهەمی گرنگە ترێ ئەتوانی تقریبا 4 تا 5 مانگ دایبنیت مەسەلەن کۆمەڵێک بەرهەممان هەیە ئەو بەرهەمانە زۆر گرنگن ئینسان دەتوانێت کاریان لەسەرکە مەسەلەن بازنجان دەتوانی بۆ ماوەی مانگی 20 ڕۆژ
لە 15 بۆ مانگی ئەتوانی ئەگەر بە شێوەیەکی ستاندەردوانێ بەپێی داتاکانی مەسەلەن وەزارەتی کشت و کاڵ و ژیانەکانیشی لەسەر بکەیت تەماتە عینش ئەتوانی سە بچۆ ساردخانەکانی هەمەدان ئەتوانم بڵێم دەیان ملیۆن کیلۆ لە ساردخانەکانە دایان ناوە لەبەرەی سعرەکەی نزممە بووە تا 80 دیناری خۆمان کەس نایفرۆشێ بەڵام سێرەکەی 2 مانگی کە 3 مانگی کەتر بەرەو سادی ئەچێت زەوی موسمی کشت و کار لە زۆربەی ژیانە بە تایبەتی عێراق و ئێران و سووریا ئەمانە موسمی کشت و کاری 12 مانگ نییە 8 مانگیان 7 مانگە ئەو 4-5 مانگە بەفر و باران و سەرمایە هیچ کەسێ ناتوانێت شتکە بینای ئەم ساردخانانە پێویستی بچێ ئێستا ئەوەنەی من لە دەرەوە بینیمە با بڵێن بینایەکی بەم شێوەیە سێگۆشە و ئەمە بەڵام لەناوە پێویستی بەچیە کە ئەمە وەبەرهێنەرمان لەوانێ لەم بوارە پترسێت زۆر سەرمایەکەی بخاتە کار لەوانێ لای وا بێت سەرمایەکی زیاد لە ڕاددەی ئەوێ وڵی سەرمایە ئەوێ ساردخانە لە بەرێ تۆ مەسەرەن قاعەیە دروستەکەی 1000 مترە و قاعەرەوە نیە لە دەرەسەرێکی ئێستا لە ناوە تۆ ژوور بە ژووریەکەی مەسەرەن ژووریەکەیت 5 متر بەرز بە 8 متر بە 8 متر پان 8 متر درێژ ئەمە بێت سەرماکەشی ئەمە ئەتوانی ئێستا من بۆ نمونە ناقز بیست و زاید بیستم هەیە نەکرد بۆ بەرهەمە میوە و سەوزەکان تۆ توانی مریش سەرەکەی داوازنەکان مریش پێ ئەگات تۆ سەرگە ئەگەر سەربڕخانەیەکی گرنگە بێت لە ناوچەکەدا بۆ نمونە ئەتوانی مەسەلەن 1000 تن مریش دانیت ڕۆژانەی بیکەیت چونکە تۆ ئەو کاتە لە ناقزە داینانی لە زایدا دایانی مەسەرەن چنوورە ئەسکریم هەموو شتەکان دەتوانی دابنیت دەرمان بەڕاستی ساردخانە کۆڵەکەیکی استراتیژی گرنگی ئابووریە لە وڵاتە پێشکەوتەکان ئابووری و استراتیژی کە تۆ باسیەکەی حکوومەتی ئێمە وەزارەتی کشت و کاڵ لی تێگەیشتووە وڵی من بەڕاستی زۆر سوپاسی حکوومەت و وەزارەتی کشت و کاڵەکەم ئەنجومەنی وەزیران بەجددی ئیستا لەسەر کەرتی کشت و کاڵ کار دەکات وەزیری زەراعە بێگەر تاڵەبانی بەڕاستی شەو ڕۆژ هەوڵ دەدات بۆ ئەوەی کەرتی کشت و کاڵ پێشکە بە هەماهەنگی لە گەڵستافی ئەنجومەنی وەزیرانە ئەوەی ئێمە زانیاریمان هەبێ بە دوواداچوونمان هەبێ ئەگەر لەسەر ئەم بەرنامەی خۆیان بەردەوام بن ڕەنگە لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ هەرێمی کوردستان بێت بە وڵاتێکی کشت و کاڵی پێشی نۆتیش دێنەوە چونکە بۆچی لەبەرەوەی کشت و کاڵ هەمیشە پێشەنگترە لەنەوە چونکە نەوت چاوی بێگانە و تەماع و داگیرکاری لەسەر بەڵام کشت و کاڵ زەویەکەی ناوەخانەکان چەندێک ئەگەر بە ڕێژەی سەدی ڕێژەی بیتێ چەندێک ئەو ژێرخانی کە تۆ باسیەکەی پێشێخات وەڵاهی من ئەتوانم بڵێم لە 160 ژێرخانی ئابووری کشت و کاڵی جێبەجێ ئەکات لە 160 ئەوە چونکە بۆچی تۆ ئەتر ئەوەی منێتە دەسی ئەیدیکار و هێزی جوتیار و وەبەرهێنەر و ئەمانە کە چۆن ئەتوان ئەم سیستەمە ڕێبخەنەوە یعنی بەڕاستی ئێستا من ئەمەوێت لێرەوە سوپاسی ژووری بازرگانی سلێمانی بکەم کە توانیوێتی زیاتر لە 1000 قاعیسە دروستکە لە لای ئەلوی سلێمانیا لە ناو قاعەکانە زیاتر لە 20 تا 30 دان بەڕادی گەورە دروست ئەەکەن من هەر خۆمیسە خەریکی دانەیەکم لەوێ سوپاسیانەکەین بە سوپاسەوە کە ئەتوانن ببنەهۆی پێشخستنی کەرتی کشت و کاڵ چونکۆ ڕۆژی وایە زیاتر لە 500 ترێلە خواردەمەنی لە تورکیا و سووریا و ئێران و عێراق و داخلی وڵاتی بەڵام بەهۆی نەبوونی ساردخێن زۆربیان جاریوات تەلەفە بن بەداخەوە باش جایمە هاوکات لەگەڵ قسەکانی کاکفەرێدونە کۆمەڵێک سلایدمان ئەبینی باسی لە سەلاجا کرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی ساردکەرەوەکان هەل لە سەلاجەی ماڵەکانمانەوە بیگرن هەتا سپلێت هەمووی پەیوەندی پێوە هەیە ئەوەی کە ساردی بکاتەوە حسابی ئەمڕۆی بۆ کرێ جای کاکفەرێدون ئێستا بابێنە سەر ئەم بابەتەی کە وەک با بڵێن بەدەستهێنانی داهات لەم بوارەدا چۆن بوارێکە ئایا بۆ نمونە ئێمە سەرمایه‌دارەکانمان ڕاهاتون ئامن ئاری کۆمەڵێک بواری گەرەنتیدار لەوانێ پارەکانیان بخەنەوە بوارانەوە ئایا ئەم بوارە بوارێک هەیە کە سەرمایه‌داری ئێمە بێت پارەکەی تیا خەرج بکات وەلای وا بێت کە بۆ نمونە داهاتووی هەیە ئەتوانێت لە پاڵ خزمەتەکەیە با بڵێن گەرەنتیەکیش لەسەر سەرمایەکەی بێت جەنابەت دووە کەسێک کە ئەزمونت هەیە لە بوارەکەیە بەڵێ بەڕاستی ئەوە پرسیارێکی زۆر زۆر بەجێ بۆ کەرتی کشت و کاڵ بۆ پێشکەوتنی ئابووری لە وڵاتەکەماندا لەم هەریەمەدا چونکە بەڕاستی سیرەکەیت وەبەرهێنەرێک لە بواری بینە ئینشاءاتە ئەچێ مەسەرەن گونجە دروستەکە 100 ملیۆن دلاری تێچێ بەڵام سەرەکەی ڕبحەکەی دوای 4 ساڵ 3 ساڵ ناگاتە مەسەرەن 5 ملیۆن دلار 10 ملیۆن دلار دایان کێشەی دروستە بێت لە دواییدا لە ئایندا بەڵام ساردخانەکە دا ئەوەندەی ئەو قازانجی ئەبێت و لە مودەیەکی کەمی شادروسە بێ یعنی تۆ ئەتوانێت مەسەرەن ئەو سەرمایی کە سەرمایه‌دارەکە بەکارێنێ لە گوندێکە لە مەسەرەن لە ئەم تاوەرانەی کە دروستیەکەن ئەگەر بێت و مەسەرەن تۆ 50 ساردخانە لە پارێزگای سلێمانی لە 4 موقعی گرنگا دروستکە یاخود لە شارە زورە دروستکەی تۆ سەرەکەی
ئەگەر بێت و 3000 تن پەتاتە بۆ نمونە لە 5 قاع خەزن کە 5 قاعەکە پارەی یەک شقەشی تێ ناچێ یەک شقەی 4 طبقەی تێ ناچێ بەقەت مەسەلەوەی دەواازە سێرەکەی ئەو 4000 تەنە یعنی سێرەکەی لە ماوەی 2 مانگە 4200 دلاری فەرقەکە یعنی حسێبی کە قازانجەکەی زۆرە ئەنجام میلەتەکەش پێویستی بە هێنانە دەرەوەی شتەکان نابێت لە جیاتیەوەی پارەکەمان بچێت دەرەوە پارەمانێتە ناوە پێچوانەشەوە زەرەکەی یعنی بۆ مەسا و هەندێک دیمەنمان بینی ئەگەر ماڵێک ساردکەرەوەیەک با بە زمانێکی زۆر سادە سەلاجەیەک لە ماڵێکانە بێت تۆ کەلوپەل و پێداویستی ڕۆژانەت بکڕە بیخەرە سەلاجەکە ئەگەر سەلاجەکە و تێک بچێت لە ڕووی مادیەوە چەندێک لە ڕۆژێکدا زەرەکەی ئەی باشە وە بەرهێنەرێکی ئێمە کە لە بواری کشت و کاڵیدایە و بەڕادی نییە ساردخانەی نییە زەرەکەی ئەو چەندە یعنی مەزەندا ئاکرێت زۆرێنرێت زەرەکەیمان زۆر ئێستا من یەک نمونە بە جەنابەت ئەڵێم مەسەرەن بۆ نمونە من لەسەر هەنار و پەتاتە با قسە بکەین چونکە دوو بەرهەمن ئینتاجمان زۆرتر لە ساڵانی پێشوو سەر کەیسە مەسەلەن وەزارەتی کوشتکاڵ و انجومەنی وەزیران معمەری جبسی داناوە مەسەلەن معمەری سەرچەوە نەردانێن مەسەلەن کۆمەڵە ئەم عەمەلانە بۆ شیرکۆیمە ئەتوانین ئەو ئینتاجی کە جوتیاران بیکەن زیاتر بێت لەوەی کەوا بەشی دەرەوەش ئەتوانین جێبەجێکەین بەڵام بەهۆی نەبوونی ساردخانەوە ناتوانین شەکان بکەین مەسەلەن سە بۆ نمونە لە شارە زۆر پار خەڵکە بۆ پەتاتەی ناشتووە یەک بە حەفتەیە ناوێتی یعنی ئەگەر 1000 تەن و ناشت بێت کە ئەکاتە ملیۆنی کیلۆ 7 ملیۆن کیلۆ هەڵگرتوێتەوە تۆ لە بەرەی ساردخانە دنیسەرەکەی زەرەکەی ساڵی ئایندە نایکیت چونکە بۆ ئەمە یەک مەسەلەن هەنار مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئێمە هەنار شتێکی زۆر میمە لە کوردستانە چونکە تەبیعی سروشتیە بەڵام سێرەکەی وەکو پێویست تا ئێستا کارمان لەسەر نەکردو نەمان کردو بە بران بەڵام من هەوڵی زۆرم دەم لەگەڵ زۆر وڵاتە لەگەڵ زۆر شوێن و کۆمپانیا خەریکین کە هەنار بکەین بە براندێک لە براندەکانی ژیان بۆچی مەسەلەن یالانیەکان زعفەران و فستقیان کردو بە براند بۆ خۆیان مەسەلەن سووریەکان زەیتونیان کردو بە براند عەرەب خورمای کردو بە براند لە دنیا با ئێمەش بتوانین هەنار مەسەلەن هەوڵ هەیە هەوڵی باشیش هەیە بە پشتگیری حکوومەت سوپاسیانەکەین وەزارەت کشت و کاڵ هەمیشە لە پەیوەندیان بۆی بتوانین چەند شمەکێک باش بکەین بە براند باشە کاک فەریدون من زۆر ینی ئێمەوە بۆ نێو ماڵەکان چونکە ئێمە تا لە نێو ماڵە لە ساردکەرەوەکانی خۆمان تێنەگەین ڕەنگە لە بەڕادەکان و لە ساردخانەکان تێنەگەین بەپی زانیاری ئێوە کە بێگومان لەم بوارەدا شارەزایی باشتان پیا کردو لە بابەتی ساردخانەکاندا بۆ نمە کەسێک لە ماڵەوە هەنارێک دەتوانێت چەندە لە نێو ساردکەرەوەکانی ماڵەوەی هەڵبگرێ جیاواز لەو ساردکەرەوانی کە ئێوە هەتانە جیاوازیەکەی چییە؟ خۆی هەنار ئەمە کە کەپسەکرێتتر دانرێت و ناچی بەلایە هەنارەکە ئێمە ڕۆژانە چەند جارێک دەرگای سەلاجەکانەکەینەوە دایەخینەوە کاریگەریان هەیە نیەتی ئەوە ڕوونکەینەوە کە خۆی بۆ منە هەنار لەگەڵ پەتاتاگەر حسابێکی بکەیت هەنار سیرەکەیت طبیعەتێکی چونکە لە مانگی دە و نواتر دنیا بەرەو شوێنێک بوونەوەی دەرەجاتی حرارە دابەزێ لە شوێنێکا بێ بەست زۆر سارد دەبێ گەرمیش نەبێ بە ڕۆژان نعنی بچێت بۆ ناقەسی پێنج لە 20ەوە بۆ 30 خۆی یەک مانگ طبیعی خراپ نابێت لە 20ەوە بۆ 30 بەڵام بە شەرتێ نشکێت نەکوترێ مەسەلەن خەڵکی هەنار لێکردن هەنار خۆیەکێکە لە بابەتە گرنگەکان لە وڵاتان بە قاڵب لەکەنەوە کرێکار قاڵب لە دەسیاتی و بەمان قەسێ بڕێ بەڵام بەداخۆمە بە عشوایی لەکەینەوە بۆی ئەومان لێت مەسەرەن جاری وایانە کەسی ڕەنگی تێکەچێ بەڵام تامیێر خۆشە ناوەکەر سوور و جوانە تایبەت بەخۆشی هێلێک بڵێ مەسەری سە بچۆ ساوا سێرەکەی هەزاران کەس قاڵب بە کارتۆن پڕێکەن و ئینێرن مەسەرەن ئەچیتە مەسەلە ئەنتالیا ئەنیا تورکیا ڕۆژانە دەیان شاحینات سەدان شاحینات باوەڕ بن بە چاوی خۆمین و بانگی دەکەن بەرەو ڕۆمانی و ویکێتی ئەوروپا ئەڕوات لە سووریا چوومە هەر سەری ڕسێژم لەسەر کردووە هەر عینەن شتە بەڵام بەداخەوە لای ئێمە هەم شەریکاتی نەقڵ نییە بۆ بەرهەمەکانمان بچێتە دەرەوە هەم مەسەر شادەی من شە و شادەی سەحیمان ئیسە بە سوپاسەوە وەزارەتی کشت و کاڵ و ژووری بازرگانی کان خەریکە ئەو کێشە حەلەکەن بۆ نمونە ئەمساڵ کێشەی خیار بجووتیار خیاریە بە 300,000 بەڵێ مەسەر ژوورە پلاستیکەکانیانە بە 300 بەڵام دەگەڵەوەی حکوومەت هێرا نەیەڵا بچێ بۆ جنوب هات بۆ 120 سەڵسی ئەوە بوو دانیشتێک تێگەشتنێک لە بینی وەزارەتی زراعی عێراق و کشت و کاڵە دانیشتنێکیان کرد یەکسەر سعرەکە بەرز بوویەوە جووتیارەکان دەستخۆشیان لە حکوومەت کرد یعنی هەموو شتێ بە پلانەکرێ حەقە حکوومەتیش مەسەلەن بە دوواداچوون بۆ کردی کشت و کاڵ بکاتە سەرچاوەیەکی سەرەکی بۆی بتوانین لەمەوەی ئەم 2 ساڵ و 3 ساڵە کشت و کاڵ بکەین بە پێشنگ لە پیشزازی زیاتر جا ئێمە ئەبینین کە لە بۆ نمونە هەر ناوچەی هەڵەبجە
زۆرێک لە جوتیارەکان باخی هەنارەکانیان خوا ئەوە نەیتر زۆری بکە بە چەنەها دۆنم و هێکتارە ئایا خۆی ئەتوانێت خۆی یان لەگەڵ دووسێ جوتیاری ترا بەیەکەوە کۆگایەک دروست بکەن کە مەواسفات و تایبەتمەندیەکانی ساردخانەیەکی هەبێت یا خودنا هەرەبێ بەو قەبارە گەورەیە دروست بکرێت هەر بۆ مەواسفاتە گەورەیە بێ ئەتوانن بەڵام سەرمایی ئەوێ یەک دووەم ڕوتیناتیش وێرانە دەکا مەسەرەن تۆ چی لەسەر ئەرزێکی کشت و کاڵ عەقداڵێ نابێت تۆی چی تا دروستکە مەسەرەنیسە لە شارە زوور ئەگەر تۆ 20,000 بن زەیتون دابنیت حکومت ڕێگەی بیرێکرد ناداتێت تای واکەی باخەکە دوشکە بێت ئێستا من باخە ناسم 30,000 بن هەنارە ئەوەنە ڕێگەی نەدا وشک بوو تابیرەکە لیا لەبەرەوەی بۆچی پەیوەندیەکی توکمە و تون و تۆڵ لە نێوان زەویزار و مەسەرەن ئابار و کەرتی کشت و کاڵ سە لە وڵاتە پێشکەوتۆکە هەر ئێران و تورکیا سەرەکەی وەزارەتی زراعە لەگەڵ وەزارەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی و بەرهێنانە پەیوەندێکی بەهێزیە کاتی وەبەرێنێ مەسەرەن 5,000 داری فستە قەناژێ لە چەمسەماڵ یەکسەر ئاسانکاری بۆکەن لەسەر زەوی لەسەر بەڵام تۆ سەیرەکەی ساڵێکە تێپەڕێ هەزدە لایانی پێ ئاو کارە با پۆستە و گەیاندن ئاسار کتاب بۆ هەمیانەکەی سێرەکەی تو یەکەن تااقەت نامێنێت تۆسیە بەڕادە دروستکەیت یعنی ئەمەیە کێشەکە قسەکە دوایە ئەتوانن ئەو شتە بکەن بەڵام ڕوتیناتی ناو دایرەکان واد لێکان نەتوانی بە شێوەیەکی پێشکەوتو بە سەریعی ئەو جوتیارە بیت لەوە بکاتۆ لە ماوەی 2 مانگە پلانەکەی جەبەجێک کاتەلایانی حکومی زۆر گرنگەکە لەمە زیاتر هاوکاری جوتیارەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون